ئازیزانم بەڕاستی ئێمە دەبی لەمە دووە زۆر ڕەزیل بین لە وەختەکانی خۆمان یەک دقەی حسێب دەکەیت دەزانین لە یەک دقەی دەتانی چ بکەیت دەتوانین پێنج فاتحەی بخوێنی 7,000 خێرت دەگاتێ لە یەک دقەی پێنج فاتحەی بخوێنە 7,000 خێرت دەگاتێ لە یەک دقەی 15 قول هوەڵای بخوێنە 5 ختمی قورئان دەکەیت یەک دقە بزانە ئەتو یەک دقە ئەو هەموو سەروەت و سامانەی خڕکەیەوە دەیکەوات ئەگەر هەموو دقەکانت ئیستیغلالکەی یەک دقە 20 سەڵەواتی لەسەر پێغەمبەری لێت دەی صلی الله عليه وسلم 2000 سەڵەوات لەلای خواوە بەسەرەتوودا دەڕژێتن بە یەک دقەی سبحان الله بە یەک دقەی ئەگەر 100 جاران برێ ئەستەغفر الله خوا لە هەموو گوناحەکانت خۆش دەبیتن بە یەک دقەی ئەگەر 25 جاڵان برێ سبحان الله وبحمده سبحان الله العظيم بزانە کە پێغەمبەر دەفەرمێ ئەم دوو کەلیمە لە میزان لە هەموو شتێکی قورسترن لەکەی خواست لە هەموو شتێکی خۆشەویستترن دوو کەلیمەیە تۆ ناتوانی ڕۆژێ 200 جاران برێ سبحان الله وبحمده سبحان الله العظيم دا خۆشەویستانم بەڕاستی ئێمە دەتوانین بە یەک دقەی ئەوەی خێر و بەرەکەتە لە خۆمان بینین تەمەشاکە ئەگەر لە یەک دقەی 40 جار برێ لا حول ولا قوة إلا بالله هەر لا حول ولا قوة إلا بالله یەکت کەنزەکە لە کەنزەکانی بەهەشت حەزرەتی ئیبراهیم پێغەمبەرمان عەلەیهی الصەلاة وەسەلام بە خزمەت حەزرەتی ئیبراهیم گەیشت حەزرەتی ئیبراهیم پێی فەرموو یا محەممەد عەلەیهی الصەلاة وەسەلام کوڕی خۆم سەلام لە ئومەتەکەت بکە عەلەیکە السەلام وەرەحمەت الله وبەرەکاتوه کی سەلام لە ئومەتەکەت کە پێیان بڵێ بەهەشت زۆر خۆشە پێیان بڵێ بەهەشت زۆر خۆشە خاک و ئاوی زۆر نازدارن شاخ و داخی زۆر جوانن با بۆ خۆیان داری تێدا بچینن فەرمووی یا ئیبراهیم ئەی باوکی عەزیزم چییە چاندنی دار لە بەهەشتێ فەرمووی برێ سبحان الله وبحمده سبحان الله والحمد لله با ئەو ذکرەی زۆر بکەن زە سبحان الله تەمەشا دەتوانی ڕۆژێ چەند دار لە ناو بەهەشت بچین ئەو عادەی لە بەهەشت ئێمە چۆلە نە خێمەی لێ هەردراوە نە دارمان چاندووە نە ئاومان لە بۆ بردووە ڕۆژی قیامەتی خۆ نابی بچێ سەحرایە فڕێ بدرێ غێر دەبی بچێ ناو بەیستان و جێیەکی زۆر خۆش دە لە هەمکەوە دەست بکە بە چاندنی دە هەمکەوە دەست بکە بە چاندنی ئەم دارانە چەند دارت زۆر بن لە بەهەشت جێت خۆشتر و فێنکتر و بەتام و بە لەزەتتر دەبیتن